کتێبی بۆ مێژوو لە نووسینی سەرۆک مەسعود بارزانی بە بەڵگەوە ڕوونی کردوتەوە کە بۆچی و دوای چی کورد لە عێراقی نوێ نائومێد بوو. دەسەڵاتدارانی تازەی عێراق لە پاش 2005ەوە کە جێپەی خۆیان قایم کرد پشتیان لە بنەماکانی هاوبەشێتی و سازان و هاوسەنجێتی کرد و کەوتنە هەوڵی پەراوێز خستن و بچووکردنەوەی ڕۆڵی هەرێمی کوردستان. كاقل بيجمعنا وياه داعش زي تيرساين داعش ودولة خلافة الإسلامية داعش لموصول الشام بغاي داير ذاك بغا كوتاي دولة العراق كوتاي بيدهات باش ما حاولش هو دولة العراق نايت أول كردستان ماتوا أول بيجمع ماتوا بيجمع بناسينت من بسطوري بوالي ميجون من نظام لسه صاير بدو العراق شي بس الإيمة هنا هو العراق أنا تهلكي صنع السحل بالشوارع جدا في ساحة الفل دوار روخانی ڕژێمی بەعز کە لە حەقیقەتە با بڵێ پەیوەندیەکان بەو شێوەیە نەگۆڕاون کە لە بەرژەوەندی میلەتی عێراق بێ و یاخود میلەتی کورد بێ. دستوری عێراقی دا ساڵا 2005 و پتریە پێکهاتەیەن عێراقی لەسەر ڕازی بوون و یەکیشوانە کورد بوون دیباجاوێدا هاتیە پابندبوون وی دستوری مەرجەش بوو مانە ئێک پارچەیە عێراقی لێ مخابن پشتی شیعیان جهێ خۆت حکمی دەکرین خودیتین بەهێز چۆ ڕێز دستوری نەگرتن و پترش 55 مادێن دستوری پێشیل کردن. ئێمە بڕوامان بەوە هەبوو کە بتوانین بە یەکەوە عێراقێکی نوێ دروست بکەین و کە کۆڵەگەکانی بریتی بێ لە دیموکراسی و لە فرەیی و لە ماف بۆ هەموو لایەک. بەڵام بەداخەوە ئەوەی کە پاش ئەوە ڕوویدا لە عێراق زۆر دوور بوو لەو شتانەی کە ئێمە بڕوامان بەرامبەر کەشمان کە باسی ئەو شتانەی دەکرد بەڵام لە جێبەجێکردنیدا هیچی بەسەر ئەو قسانەوە نەبوون کە ئەوان ئەو کاتی دەیان کرد. لە شوباتی ساڵی 2014 پەنایان بۆ بڕینی بودجە برد وەکو لە کتێبەکە ئیشارە پێدراوە بڕینی بودجە چی لە ئەنفال کەمترە. بۆیە بەڕاستی هەموو ئەو قۆناغانەی کە باسی کردووە دەگاتە ڕاستیەک کە خاڵی یەکلاکەرەوەیە پرسیارە خۆی قوت دەکاتەوە باشە ئێمە چی بکەین هەموو ڕێگایەکانمان تاقی کردووە. خۆی عێراق دەوڵەتێکی ناسروشتیە لە ئەسڵدا بەو پرۆسەی کە دوای شەڕی جیهانی یەکەم دروست بووە. ئەم پرۆسەیە تا ئێستاکە نەیتوانێت نوخبەیەکی سیاسی حاکم گروپێکی ئەلیت دروست بکە کە عەقڵی بەوە بێت هاوڵاتی بوون لە عێراقدا چەسپێنێ ئەم هەوی عێراقی بوو نەبوو هەمووان بێت کە ئەوە دروست نەبووە بێگومان ئەوانەی کە لە پێکاتەکانی سەرەکیکە لە عێراق دروستنی بە زۆر لکێنراون وەکو هەرێمی کوردستان و خەڵکی کوردستان و گەلی کوردستان پرسیارێکە باشە مافی ئەوەم نییە پرسیار لە خۆمان بکەین پرسیار لە گەلی کوردستان بڕێگایەکی مەدەنیانە کە ڕێگای سیاسی عسکەری کوشتن بڕین هەمووی تاقیکراوەتەوە ئێمە گفتوگۆ مفاوەزا لە چەندین دەورەدا خولدا پرسیارە بکەین لەگەلەکەمان بزانین مافی ئەوەی چی دەوێت ئایا لەگەڵ سەر بەخۆیە چۆن بڕیار لە مستەقبەلی خۆیدا لە ئایندەی خۆیدا ئەم فئەی حکومڕانی شیعەیە نەیتوانیوە شەراکەت دروستکە نەیتوانیوە پێکەوە ژیان دروستکە نەیتوانیوە ڕاست بێ لەگەڵ دروستمەکانی خۆی لەوێوە کورد پرسیار دەکا پرسیار لە عێراقی شیعە گەرای نوێ دەکا کە تۆ ناتەوێت لەگەڵت بژیم ناتەوێت بەیەکەوە عێراق دروستکەین ناتەوێت مەفاهیمی دیموکراسی و پێکەوە ژیان بکەین بە قەناعەتی سیاسی چی بکەین باشە؟ ئەو پرسیارێت هەمی هەوڵاتیانە ئاریستەی جیهانی تێداکردن ئاریستەی وان دەولەتە وان لایەنە ئەوێت کو دژی کوردان و مافەیەت کوردان ڕاوستیاین ئەم کتێبە ئەیەوێ پێمان بڵێ لە دوای ئەم هەموو جینۆسایدا
ئەم قڕکردنە ئەم نکۆڵیە ئەو شەرەکەتایی کەوا کورد تەنازولی کرد لە هەموو حەقێکی لە دوای ئەو 11 ساڵەی کە لە دوای ڕاپەڕینەوە ئەوانە تەنازولی لە هەموو شتێک کرد بۆ ئەوەی شەراکەتێک دروست بکە لە عێراقی تازەدا بەڵامەوە بۆ ئەمە دروست نەبوو. بارزانی لە لاپەڕە 63دا نووسیوێتی بە هەموو لایەکەم ڕاگەیان کە ئێمە ڕوبەڕووی کێشەیەکی چارەسەر نەکراوی 100 ساڵە بووینەتەوە ماندوو بووین چیتر توانامان نییە لەگەڵ کێشە و قەیران و شەڕدا هەڵبکەین ئێوە وەرن پێمان بڵێن کە گەلی کورد چیتر بکات بۆ ئەوەی عێراق بە یەک پارچەی بمێنێتەوە گەلی کوردستان چ ڕێگەیەکی تر تاقی بکاتەوە بۆ ئەوەی بتوانێت لە عێراقدا بمێنێتەوە تاکەزا من دەستور بوو ئەویش پێشێل کراوە و ڕۆژانە زێدەڕۆیی بەسەر داوا و مافەکانی خەڵکی کوردستاندا دەکرێت. دەبێت لە عێراقی نوێدا کە عێراقی لەسەر بنەمای شەراکەت و لەسەر بنەمای پێکەوە ژیان و لەسەر بنەمای پێکەوە هەڵکردن بوو کە بەداخەوە ماوەیەکی کورتی برد حکومڕانانی عێراق سەلماندیان ئەوانەی کە لەسەر خاچی کوردستان میوان بوون و کوردستان و خەڵکی کوردستان لە مێزی خۆی گرت بوون پێچەوانەوە لە جیاتی دڵسۆزی و وەفا لیان چاوەڕێ دەکرا پێچەوانەکەی بوو دوای بێئومێد بوون لە دەسەڵاتدارانی عێراق دوای ئەوەی کەوا سەرمێرا لە بۆ هەموو کەسێک کە عێراق بە شەراکەت و تەوافق و پێکەوە ژیانی پێکهاتەکانی تر ئامادە نییە بە هەموو شێوەیەک بە هەموو ڕۆژێک بە شێوەیەک لە شێوەکان و بە جۆرێک لە سیاسەتەکان کورد ئەچەوسێنەوە دیانەوەی کورد لە ناو بن بۆیە کورد هیچ حەلی نامینی تەنها جەنابی سەرۆک بارزانی دەڵێ گەڕاینەوە بۆ ڕای میلەت بۆ ئەوەی عێراقێکی دیموکراسی بێ کە هەمومان خۆمان بە حاوڵاتی ئەو عێراقەدا بنێن و ئەو عێراقە دیفاق لە ماف و داهاتووی هەر هەمومان بکەن لەو ڕوانگەیەوە بەو نەزەرەوە ئێمە چوینە پێش بەڵام بەداخەوە ئەو عێراقە فعلەن بەو شێوەیە دەرنەچوو. سەرۆک نووسیوێتی زۆر جار ئەمریکایەکان لە خوێندنەوەی هاوکێشەکانی عێراقدا نەدەکەوتنە سەر ڕێگەی دروست ئەگەر هەڵەیەکیشیان کردبە هەموو جار دەبوایە کورد باجەکەی بدات و لە مافی خۆی خۆش ببە. بینیمان لە کاتی ڕیفراندۆمیش گەورەترین هۆکاری دژایەتی ئەمریکا بۆ ڕیفراندۆم ئەوە بوو کە پێیان وابوو ڕیفراندۆم عەبادی لاواز دەکات ئەگەر ڕیفراندۆم نەکرێت عەبادی بەهێز دەبێت و ئێران لە گۆڕەپانی سیاسی عێراق دەردەکات ئەو خوێندنەوەی ئەمریکیەکان ڕاست نەبوو دەشیان ویست لەبەر خاتری کەسێک گەلی کوردستان لە مافی خۆی خۆش ببێت. هەموو ئینسانێکی ژیر ئەلەم کووردا بەس تەنها یەک بیرکردنەوەی بچکۆلەیەوە بۆ بیرکردنەوەی ئەزانیەکەوە ژیانی نەتەوەی کورد لەگەڵ نەتەوەی عەرەب لەگەڵ هەموو ئەو نەتەوانەی کە داگیریان کردوین بە تایبەتی لەگەڵ عەرەبە بە هیچ جۆرێک ناگونجێ بە هیچ جۆرێک دانومان بەیەکەوە ناکڵێ ئەوان خاوەنی کللتورێکی جیان ئێمە خاوەنی کللتورێکی جیاین ئێمە خاوەنی مێژوویەکی جیاین ئەوان خاوەنی مێژووی ئەمە بە هیچ جۆرێک بەیەکەوە ناگونجێ و جیاوازێکی زۆر هەیە لە بینە و هەر وەختێ بێ هەر کاتێ بێ هەرچی شتێک بکرێ هەرچی جۆرە یەکگرتنیەکیان لەگەڵا بکرێ هەموو شتەکان کاتیە و با بڵێن یەکگرتنێکی تەزویرە بەلای ئەوانەوە. جەنابی سەرۆکی ئاماژە پێدکەتن و دوان هەمی ساڵادا یعنی دوان 100 ساڵ انتخاباتێدا حقا باشوود گەل هەمی تەعداییەت هاتینە ئەنجام دان بەس کێشەمە کێشەیەک بوو گەل سیستەمێکی سیاسی بوو گەل دەولەتێ بوو گەل حکوومەتێکێ بوو. سەرۆک بارزانی لە لاپەڕە 50 نووسیوێتی لە دوای 2005ەوە هەر هەڵبژاردنێ کرابێت یاساکانی هەڵبژاردن بە جۆرێک دادەڕێژرانەوە کە ڕێژەی کورسیەکانی هەرێمی کوردستان کەم ببنەوە. هەروەها لا گەڕی دووەمی هەڵبژاردن لە ساڵی 2009دا ئەمریکایەکان دەیانویست پۆستی سەرۆک کۆمار بە کورد نەدرێتەوە و کەسێکی سوننا بکەنە سەرۆک کۆمار. بارزانی لە هەمان لاپەڕەدا نووسیوێتی کە ئەمریکایەکان ئەو بابەتیان لەگەڵ من باس کرد لێم پرسین ئایا مەبەستان ئەوەیە مام جەلال وەکو سەرۆک کۆمار نەمێنێت یان مەبەستانە پۆستەکە هەر بۆ کورد نەبێت.
گوتیان هەردووکیانمان مەبەستە. منیش وەڵام دانەوە کە پۆستی سەرۆک کۆمار بەشی ڕەوای کوردە و دەبێ هەر مام جەلال ببێتەوە سەرۆک کۆمار. خۆی گرنگترین پێم لەو کتێبەدا ئەوەیە کە بە هەموو لایەک دەگەێنی ئێمە بۆ پەنامان بردە بەر ئەنجامدانی ڕیفراندۆم. لە پەیامەکەدا ئەوە هەیە کە دوای ئەو هەموو ئێش و ئازاری کە باس کراوە لەوێندەردا چارەسەری تر نەبووە، دوای هەموو هەوڵەکان پەنابردراتە بەر ئەوە. چەند حکمەتێت هاتیە دامەزراندن مێژۆیان نییە عێراقیدا پشتی 2003 حتا 2017 ڕاستی هەمی توێ چەندێدا بۆ فەرامۆشکردە مافێ گەلی کوردستان. دیسا پرتوکە بۆ مێژۆ وێ چەندێت دتە خوێکردنێ کو هەر نەتەوەک هەر ملەتێک vێت بخوا بخوا مافێ خوا بستینت. ڕێگایەک نما تاقی نەکەینەوە لەگەڵ ئەوانە بۆ ئەی بگەینە وسسێک پرەنسیبێک کە بتوانین بەیەکەوە بژین. هیچ دەرفەتێکیان لە بەردەمی ئێمە نەهێشتەوە. سەرۆک بارزانی لە کتێبەکەیدا نووسیوێتی پرسیاری جەوهەری ئەوە بوو. بۆچی ڕێگایی چارەسەرێکی بنەڕەتی بۆ ئەو گرفتە مێژوویە پڕ لە ئازارە نەگرینە بەر کە ئاشتیان نەبێت و برایەتی و ئاشتی هەمیشەیی لێبەدی بێت. لەگەڵەوەشدا پێویست بوو بزاندرێ گەلی کوردستان چی دەبێت؟ ئایا دەیەوێت بەردەوام بێت لەم نەهامەتی و کارەساتەدا و وەک پاشکۆ بمێنێتەوە یان سربەخۆیی دەبێت؟ ئێمە بە هەموو لایەکمان کۆک بووین لەسەرەوەی ئەو ئامانجا کە نەوەکانی پێشووتر سپاردویانە بەو نەوەی ئێستا وەکو ئەرکێکی نیشتیمانی نەتەوەی پێی هەستین بە شێوەیەکی ڕێگە چارەسەرێکی ئاشتیانە. ئەویش تەنها ئەوە بوو ئێمە پرسیار بوو لەگەلی خۆمان خراە ڕوو ئایا پێت خۆشە بەو شێوەیە کە ئێستا هەیە بژی یان بۆ داهاتوو سربەخۆبی و دراوسەی باش بین. یەکێک لە گرنگی کتێبەکە دیسانەوە ئاماژەکردنە بە سوپاسی نووسەر بۆ هەموو جەماوەری خەڵکی کوردستان لە پارچەکانی دیکەی کوردستان کە خەڵکی کوردستان لە دیاسپۆرا لە پارچەکانی کوردستان و ئەوانە هەر هەمووی پشتگیر بوونە بۆ مەسەلەی ڕفراندۆم کە هەنگاوێک بووە وێزگەیەک بووە بۆ گەیشتن بۆ مافی چارەنووس. جەنابی سەرۆک بارزانی لە کتێبەکەدا باسی ئەوەی کردو و ئەوەی کە زۆر سەرنجڕاکێشاڵێ هیچ یەک لە وڵاتانی دۆست و ئەوانی دەوروبار و هیچ هێزێکی عراقیش نەیگوت مەیکەن هەمویان و هەندێک لەوانە زۆریش بە عاتفەیەکی دیاریکراوە دەیانگوت کە حەق خۆتانە ئێوە هەنگاو بنێن. مشکلی ئێمە ئەوە نییە کە مافمان هەیە مافمان نییە. طبعاً مافمان هەیە مافمان هەیە دەوڵەت بین مافمان هەیە چانوشمانە بێ مافمان هەیە چوار دەوڵەتیش بین نەکردو. هەر یەشێ لە وڵاتانە دوولی عەرەبی 23 دەوڵەتن شتێکی زۆر تەبیعیە. بەڵام نە مەناتقی دەوڵەتانی ناوچەکە دوژمنمانن لۆبی عەرەبی و تورکی دژمانن ئەوانەی کە نەوتیان هەیە و عەلاقەیان لەگە ئەم وڵات و وڵاتەیە تەیدی ئەوەی کورد ناکەن. بەشێک لە گرنگی کتێبەکە کە خوێنیتەوە بۆ دەرەکەوێت کە بریاری ڕفراندۆم کە دراوە بریانێکی کوردستانی نیشتیمانی سەربەخۆ بووە. من لە بیرمە ڕۆژانی کە وەفدی لیژنەی باڵای ڕیفراندۆم بووین چەند مانجێک یاخود چەند هەفتەیەک کە دوو جار وەفدەکە چوو بۆ بەغدا هەمان سیناریۆمان بینی. ئەوان قسەیان لەسەر ئەوە دەکرد ئەو دەستورەی 2005 لە بیرمە لە ئەنجومەنی نوێنەرانی عێراق سعات هەشتی ئێوارە ئەنجومەن دانیشت و دەنجیان پێدا. هەموو ئەوانەی دەستوریان پێشێل کرد پێش من و خەڵکی وەفدی پەرلەمانی کوردستان دەنجیان بەرز کرد و دەنجیان بە دەستورەکەدا و هەر ئەوانیش بوون دەستورەکەیان پێشێل کرد. جەنابی سەرۆک گەیشتە ئەو قەناعەتەی هەمووشمان گەیشتینە ئەو قەناعەتەی کە ئێمە وەختێکی بە بەلاش بەڕێ دەکەین لەگەر ئەوانە مشتیان هەمان شۆڤێنین هەمان کەسن کە جینۆسایدی ئێمەیان کرد. هەموو ئەو هێزە سیاسانەی کە لە کوردستانە بوون بە شێوەیەک لە شێوەکان گەیشتنە قەناعەت کە لەو لەحظە تاریخیەکە لە ساڵی 2015 و 14 و 15 و دواتر 16 و تا دەگەینە 2017 ڕۆژی ڕفراندۆم ئەو وەختە بە زۆرۆف بە کات و ساتی ئەو وەختە هێزەکان گەیشتنە قەناعەتێک کە ئەگەر جوهودێک بکرێ دەکرێت بڕیاری شتشی لەو جۆرە بدرێت. دەکرێت ناو لە ڕفراندۆم بنین ڕووداوی سەدا ڕووداوی کورد ڕووداوە مەزنەکە ئەو ڕووداوەی وەرچەرخانی دروست کرد لە زەهنیەتی ئینسان
ئینسانی کوردی کە بە بەردەوامی ژێردەست بووە یەکسەر بۆ سایکۆلۆژیای سربەخۆیی. تاکە وەسیقەیەکی کە ئێستا بەدەستمانەوەی بۆ ئەوی کە لەمەودا بە دنیا بڵێین میلەتێکی خۆشمان نازانین لە 5 ملیۆن زیاترین کەمترین بەڵام کەم نییە بەو پانتایی زۆر لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست کێشەیەکی گەورەین بۆ دنیا بۆ خۆیان لەمەوە دوا ئەبێ ئەم وەسیقەیە بەکاربێنین بۆ عەدالەتی قەزیەکەم. کاک مەسعود بۆ بڕیاری ڕیفراندۆم لە خۆیەوە ئەمەی نەکرد وەکو خۆی ئاماژەی پێکات تاکو نەڵێن ئەمە شتێکی شخصی کردووە بە پێی پلان هەستا لەگەڵ هەمووی کۆکردنەوە و ئەم بیرۆکەی ڕیفراندۆمی خستە بەردەستیان و هەمووشیان لاریان نەبوو لەبەرەوەی کاک مەسعود دەستی کرد بە جوڵە. لە 2015 داواتە کاتی بۆ جەنابی سەرۆکی هەرێم پێشەوەی سەفەرەکە بکە داوای کۆبنەوەیکی هەموو لایەنە سیاسیەکانی کرد لەوێ جەنابی سەرۆکی هەرێم باسی سەفەرەکەی کرد باسی هەموو ئەو شتانەی کرد کە ئێمە دووچاری گرفتی گەورە بوون لەگەر دەسەڵات دارانی عێراق بەڕای ئێوە کەم دەسمە ئەمریکا ئەو دۆخە چۆن دەبینێت چیان لەگە باسکەم باسی ئەوان لەگە بکەم کە ئێمە هیچ دەرفەتێکمان نەما جگەلەوەی کە پەنا بین بۆ ڕێگایشی ئاشتیانە پرس بە میلەتی خۆمان دەکەن ئێوە رازین بەوەی کە ئێستا ئەو وەزع هەیە خود رازینی نەگە رازین چ بکەین هەمومان تێگەڕای لایەنە سیاسیەکان پێمان باش بوو پشتگیریمان کرد کە لەو سەفەرە ئەو مۆزوعە یەکلا بکاتەوە لەگەڵ ئەمریکیەکان و دواتریش لەگە وڵاتانی ئەوروپی و لەگەر هەموو ئەو حتا لەگە عێراق خودی عێراق لەگە وڵاتانی عەرەبی لە 5 ئایاری 2015 سەرۆک بارزانی و شاندەکە لەگەڵ سەرۆک ئۆباما دیداریان کردووە. بارزانی لەم بارەیەوە نووسیوێتی سەرۆک ئۆباما زۆر بەباشی گوێی بۆ قسەکانم گرت بوو. ئۆباما پێیوت من دەربارەی مێژووی کورد زۆر شتم خوێنەوە حەقی خۆتانە بەڵام کاک مەسعود دەڵێ چوومەتە چ دەوڵەتێک پیان نەوتم نابێ ڕیفراندۆم بکەیت یان نابێ بیکەیت. لە 6 ئایاردا سەرۆک بارزانی و شاندەکەی لەگەڵ جۆ بایدندا کۆبوونەتەوە. لە کتێبەکەیدا سەرۆک بارزانی نووسیوێتی لەگەڵ جێگری سەرۆکدا دانیشتنێکی درێژمان هەبوو کە چەند سەعاتی خایەن. لە کۆتایی قسەکانیدا پێی گوتم من و تۆ هەردووکمان لە تەمەنی خۆماندا سربەخۆیی کوردستان بە چاوی خۆمان دەبینین. دوایی گەڕانەوە لە ئەمریکا سەرۆک بارزانی دەست بەجێ لەگەڵ لایەنە سیاسیەکانی کوردستان دانیشتووە و ئەنجامی سەردانەکەی بۆ باس کردوون. لەوێ ئەمن لەوێ بم جەنابی مامۆستا عەلی باپیر پرسیارێکی کرد کە دڵخۆش بوو بەو سەردانە تەبعاً دەستخۆشی لێکردن گوتی ئەوە مەسەلەیەکی مێژووی گەورەیە مەسئولیەتێکی گەورەیە جەنابەت ئامادەی بچە ژێرباری ئەو مەسئولیەتە من لە بیرمە کە جەنابی باسی کرد گوتی بەڵێ من ئامادەم بچمە ژێرباری ئەو مەسئولیەتە بەڵام ئێوە چۆن لێرە بڕیارمان داوە لە دەرەوەش ئیلتزام بە بڕیارەی بکەن کە لێرە بڕیار لەسەردراوە. بارزانی نووسیوێتی لە ڕاستیدا ئەو وەڵامەم لەبەر ئەوە بوو چونکە لەوە دڵنیان نەبووم کە ئایە بەشێک لە حیزبەکان هەتا سەر لە پرۆسەی سربەخۆییدا لەگەڵ گەلی کوردستان دەمێننەوە یان بە پێچەوانەوە لە نیوەی ڕێدا پشت لە ویست و ئیرادەی گەلەکەیان دەکەن. یەک شت دەرەکەوێ کەوا زۆر هەبوون دوو نوع ڕێیان هەبوویان لە کۆبوونەوە کا شتێکیان وتووە لە دەرەوە شتێکتریان وتووە یعنی ئەوە خراپە بۆ ئێمە دائیما ئەو دەرسەی کە ئەبێ وەریگرین من مەسەلەن ڕێیەکەم هەیە دەبێت لە کۆبوونەوەکە بە ڕاشکاوی بێڵێم بڵێم ڕێی منەوەیە دژی ئەوەم لەگەڵ ئەوەم ئەمە نابێ ئەوە ئەبێ زۆربەی ئەوەی لە لژنەکەدا بوون پشتیان لە جەنابی سەرۆک بارزانی کرد دەتوانم بڵێم غەدریان لێ کرد بەداخەوە هەموو لایەک هاتنە سەرخەت تر دەستکرا بە گوشارەی زۆر کرا لە هەموو لاوە گوشارخرا سەر هەرێمی کوردستان کە ڕیفراندۆم نەکەین تا دەگاتە نامەکەی وەزیری خارجی نامە نەبوو مسودەی نامە بوو ئەوەی کە کێشەی ئێمە بۆ ئەوە بوو کە
ئەمریکا لەو نامەیە التزامان نادا بەڵام بە قەناعەت من خودی نامەکە هەر نامە نەبوو کە من ئەگەر بچوەستە نامەکە دەرسن و چی بکەمەوە لەگە بەڵنی بفڕا بەراوردی بکەم بەڵنی بفڕکە بە جوولەکاندا لە جەنگی جیهانی یەکەم دارەزان سەحابەدا ئەسڵ ئەوەی بەڵنی بفڕ بەڵێندا بەڵام هیچ بەڵێنێکی سیاسی نییە تەنیا ئەمە خەڵەتاندنی کووردە ئەو بەڵگانێک کە لەو کتێبەدا بڵاوکراونەتەوە ئاماژە بەوە دەکەن کە هەموو وڵاتانی زلهێزی جیهانیش و هەموو حیزبولانە سیاسەکانی عراقیش بە وڵاتانی دەوری بەریشەوە ئاگادار کراونەتەوە کە ئێمە دەمانەوێت ڕای گەلی کوردستان وەربگرین لەسەر چۆنیەتی سروشتی پەیوەندەکانی خۆی لەگەڵ دەوڵەتی عراقدا. بارزانانی لەو کتێبەدا ئەڵێ ئێمە هەموو ئەو وەهمانەمان سڕیەوە کە پێیان وا بە کورد خۆی داخلی ئەو تەقسیمە بووە. ئیسپاتمان کرد کە کورد سەر بە خۆی دەوێ جیلی نوێ دەبێت ئەمە بە ناسنامەی خۆی دانی ڕفراندۆم کە سەر بەخۆی خواستوە ئەبێ بیکەینە کارتی ئێمە ئایدی ئێمەیە ئەمە CV ئێمەیە وەکو میلەتێک بە هەموو پێکاتەکانەوە. سەرەتای مانجی 6 کۆبوونەوەیەک ئەنجام دەدرێت بە ئامادەبوونی سەرۆکی هەرێم و پارتە سیاسیەکان و نوێنەرانی کۆمیسیۆنیش بەشداریەکەن دوای دیراسەکردنێکی تەواو بەنسبەت کۆمیسیۆن کۆمیسیۆنی هەڵبژاردن گەیشتە ئەو بڕوایی کە لە کۆتاییەکانی مانجینۆ دەتوانێت ڕفراندۆم لە هەرێمی کوردستان ئەنجام بدات بۆ پرسی سەربەخۆی لەگەڵ ئەوەی کە کات کەم بوو بەڵام بابەتەکە بابەتێکی نیشتیمانی بوو خۆتە زانی کە کاتێک بابەتە نیشتیمانەکانی ئینسان دێتە پێشەوە وزەی زیاتر سەرفەکە و ئامادەی زیاتری هەیە ماندووبوونی زیاتر بەخەرجەدا بۆ چوونەژێت باریەوە. قبول ناکرد دایک و کس و کاری شهیدانی شر داعش پاشماوی انفال کیمیا باران فیلیکان بارزانیکان همو خلق کردستان قبول ناکن بین تناونده بلین بله اما دمانوی سر بخوبین روژی 25 مانگ برون سر صندوقکان چارنوسی خوتان دیار کرد. نوێنەری پێکهاتەکانی کوردستان زۆربەی هەرە زۆریان چ وەکو نوێنەری سیاسی بن ئان نوێنەری ینی چینێک بن لە ناویاندا ئان نوێنەری شتێکی سەقافی جەمعیەتێک شتێک ببن ئانی ئاینی هەمومان بینین جماع ینی ئەو وەسیقە پەسەندیان کرد تا پەسەندیان نەکرد ئێمە نەمان خستە ئیعلام دوای ئەوە تەمان عینی ڕۆژ لە سەرۆکاتی هەرێم لە ئەنجومەنی باڵای ڕاپرسی پەسەند کرا لەوێ بۆ پرۆسی ڕفراندۆم ئەوەی ئێمە بینیمان بەڕاستی ئەزمونێک بوو لە ڕووی بەشداریکردنی دەنگدەرانەوە دەتوانم بڵێم نموزەدێکی تاریخی بوو. لەم ساتە مێژوویەدا موژدەی سەرکەوتنی ڕاپرسی سربەخۆی کوردستان ڕادەگەێنم. 93 سەدێ دەمێت دوو پشکدار بی بژین ئەنجامدانا وێ بووە را گرنگدا ئەکید سنگاخۆ gelekî هەی و بدیت نامژی ینی 93 سەدێ ینی ئەوێ چەندی دیارکەتن و هێزێکا مازن دایەمەوە gelê Kurdistanê ku em bişین vê biryarê bidەین demê milleteke daxwazekê biket heqê wî ye wî divêt bişt erê an bişt nerê. زاردانی بڕیاری ڕیفراندۆم لە حوزەیرانی 2017 و پاشان جێبەجێکردنی بڕیارەکە لە 25 ئەیلولی 2017 شابڕیاری مێژووی کورد لە سەدەی 21 ریفراندۆم نەیارانەکانیش دانیان بەوە ناکە بۆ بەشداریان کرد لە دەنگدان بە بەڵێ بۆ ریفراندۆم بەبێت ترس بەبێ ئەوانەی کەوا زۆر جار ئەنووسن یا لە ترسنۆچیەوە هەموو شتێک دانووسن یا لە شەرمەوە هەموو شتێک دانووسن یا لەبەر بەرژەوەندی شەخسی و کەسایەتی خۆیان شدا ئەم بەڕێزکاک بەسعود هاتووە بەڕاشکاوی هەر هەموو نقطەی خسۆتە سەر شتەکان هەر هەمووی بەڕاشکاوی وتووە کەوا ئێمە
باشترین چارەسەر و یەکەمین چارەسەر و ئەخیر چارەسەر سربەخۆیی ئەم میلەتەیە لە دەوڵەتێکی کوردی سربەخۆ. ریفراندۆم بەرێ بنیا تێبووش بۆنە سەرفەرازیە کوردستانی بەرە ئایندێ دەولەت بوونێ. ریفراندۆم کلیلا چارەسەریە ئێش و ئازارێ خەلکی کوردستانی و هەمی پێکاتت ئاینی و نەتەویە کوردستانی بوو. هەرچەندە و gelek dijminkarî gel wê referandumê hata kirin gel biryara milletê Kurd hata kirin belê ev bersive bû wan jî bû berebabê dahatî û em maf hebû em referandumê bikeyin em heq bûin şilayê qanûnî ve jî cenabê serokî hemî ew tişt ew belgeyê nivêsîn. Wextî referandum 25 neh hata kirin min sehkirî kûmeke biryara kûmeke yani dadet êkemîn biryar bî ew wî مكوناتها كل دانیسرین آشوری. گوشار خستە سەر نەکردنی گوشارکردن بۆ ئەوی ڕفراندۆم نەکرێ گوشارکردن بۆ ئەوی ڕفراندۆم سەر نەکەوێ ڕفراندۆم گوشارکردن بۆ ئەوەی نەتائیجەکانی ئەوەندە باڵا نەبێ کە وەکۆی کە 1970 بوو یان دوو بوو خەڵک دەنجی پێدا بە بەڵێ یان ئەو نەتیزەی نەبێ یان دواتریش گوشارەکان لەوەدا چڕکرانەوە کە ئەبێ ئەو نەتیزەیە نەک نەتیزەکە هەڵوەشێنینەوە بەتەنیا خودی ڕیفراندۆم پوچەڵکەینەوە کە نەکرا. بۆ سەربەخۆیی کوردستان ئەبی ئامادە بین بۆ هەموو باجێک